بەنای خوای گەورە میرەبان دیارە دوای 20 ساڵ یانەی سەنگەسەر مۆڵەتی یانەی پێدراوەتەوە ستافی ئیدارە منیان وەکو ڕاهێنەر دەستنیشان کردو کە وەکو ڕاهێنەر بەردەوام بم لەگەڵ تیمەکە سپاس بخوای ماوەی مانگی کە دەستمان بە ئامادەکاری کردووە ئامانجمان لەم خولە لە خولی پلەدۆکان سەرکەوتنی یانەی سەنگەسەرە ئەوەی کە لە خولی پلەدوی کوردستان ڕقمێک بین ئینشاڵڵا لە توموعی هاندەران و ستافی نادی و یارزانەکان دابین ئینشاءڵڵا. دیارە ئێمە وەک یانەی وەرزشی سەنگەسەر لە دوای گێڕانەوەی یانەکەمان لە ساڵی 2023 سپاس بۆ خوای کە ئەم ساڵی 2024 بەشداری یەکەم کار و چالاکی خولی پلەدوەکانی کوردستان دەکەین هەم بەشداری جامی کوردستان دەکەین کە ئێمەش وەکو هەموو یانەکانی تر حەز و ئارەزوو خولیایەکمان هەیە کە بتوانین ئەو ساڵیانەی وەرزشی سەنگەسەر کە لە پلەدوو یاری دەکا بە هەوڵ و هیمەتی دەستەی ڕاهێنەران و بە هەوڵ و هیمەتی یاریزانەکان و هاندەرە ئازیز و خۆشەویستەکانمان لەسەر ئاستی دەڤەری ڕاپەڕین بتوانین ئەو خەون و ئاواتەکانمان بێتە دی ئەویش گەیشتنمانە بەیانە گەورەکان و پلەیەکەکانی کوردستان. دیارە ئێمە وەک گیانی وەرشی سەنگەسەر ئەم ساڵ ئامادەکاریەکی باشمان کردووە بە پشتیوانی کاپتن ئاکۆ کە ڕاهێنەرە کە گنێچیر مساعیدی ڕاهێنەرە و یاریزانە باش و بەتواناکان کە کۆمەڵک یاریزانی لاو باشمان لەسەر ئاستی کوردستان بانکێش کردووە لە یاریگا تاقانەکەی سەنگەسەر مەشق و ڕاهێنان دەکەن کۆمەڵک شتی باشمان کردووە بۆ ئەوەی بتوانین ئەم ساڵ هەم لە جامی کوردستان وەک ئاماژەم پێکرد هەم لە خولی پلەدوەکان نەتایجێکی باشمان هەبێت و من لێرەوە داوا لە بەرپرسانی حیزبی حکومی و سەرجەم لایەنە سیاسەکانی سنوورەکەمان دەکەم کە هاوکار و پشتیوانێکی تەواومان بن بۆ ئەوەی بتوانین خەون و ئاوات و ئامانجی هەموو لاک بهێن نەدی لەبەرەوەی ئێمە وەگیانی وەرچی سەنگەسەر ئەوە شتێکی عاشا هەڵنەگرە بەداخەوە خاوەنی ژێرخانێکی ئابووری نین ئێمە پێویستیمان بە ژێرخانێکی ئابووریە بۆ ئەوەی کە بتوانین بە تەواوەتی ئامادەکاری بکەین لەگەڵ ئەوەشدا ئێمە کۆڵمان نەداوە توانیومانە ئامادەکارێکی باش بکەین هەم بۆ جامی کوردستان هەم بۆ خولی پلەدوەکان و لێرەوە داوا لە هاندەرە خۆشەویستەکان دەکەم لە کاتی یاریەکاندا بە شێوەیەکی هێمنانە بە شێوەیەکی تەندروست هانی یانەکەمان بدەن لەبەرەوە هەچ کاردانەوەیەکی خراپ کە هاندەران بیکەن زیان بەیانەکەمان دەگەێنێ و زیان بە یاریزانەکانمان دەگەێنێ بۆیە بە پشتیوانی هاندەرەکانمان کە ژمارە 12 و پشتیوانی ئەو یاریزانە خۆشەویستانە و دەستەی ڕاهێنەران و ستافی یانەی وەرشی سەنگەسەر ئینشاءڵڵا ئەو ساڵی 2024 خەون و ئاوات و ئامانجی ئێمە لە یەکەم ساڵ کە بەشداری دەکەین دەهێنینەتی.